تەوەری یەکەمی بەرنامەکە گفتوگۆ دەکەین سەبارەت بەوەی کە لەگەڵەوەی کە ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی سیاسی و پەیوەندی لایەنە ناکۆکەکانی عێراق بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕوا بە تایبەتی لە نێوان هەردوو بەرەکەیە بەڵام بەردەوام داوا دەکرێت ڕێگە ببورن ڕێگە دەستوری و یاساییەکان بگیرێتە بەر بۆ کۆتاییهێنان بە ناکۆچیەکان و هەروەها گەیشتن بە لێکتێگەیشتن بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوی عێراق. باز لە گرنگی دیالۆگی نیشتیمانیەکەین بۆی کە ئەم بابەتە تا چەند ئەتوانێت ئەم ڕەوشە ئاڵۆزی عێراق تێپەڕێنێت. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ بەڕێز بورهان شێخ ڕەوف کە ڕێزان و سەر و چاودێری سیاسیم لە ستێدۆ لەگەڵمانە میوان. کاک بورهانبانی باش بەخێری جەناب بینەرانی خۆشەویست باش بەخێر بێخوا. با سەرەتا لەوە دەست پێ بکەین کە ئێستا تا ڕادێک ئەوەی کە ئەبینین لە شەقامە زۆربەی زۆری جار ئەبینین خۆپشاندان هەیە داواکاری هەیە لەم لاشەوە داواکاری هەیە بۆ پێکهێنانی حکوومەت دەرفەتێک ماوە بۆ ئەوەی کە بڵێن دیالۆگێکی نیشتیمانی لە عێراقا بکرێت. جارێکی تر سەڵاو لە بینەرانی خۆشەویست بێگومان بارودۆخی عێراق بارودۆخێکی شپرزەیە بارودۆخێکی ئاڵۆزە بارودۆخێکە مەحکومە بە کۆمەڵی هۆکار و فاکتەری ناوخۆی و دەریکی و ئیقلیمی و جیهانی و ئەدای حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق بەداخەوە لە دوای 2023 تا ئێستا و شکستێنانیان لە چارەسەرکردنی کێشەکانی عێراق لە جێبەجێکردنی دەستوری عێراق لە هاوسەنگی لە عێراقدا لە بەشداری پێکردنی سەرهەڵدانی ڕۆتە تیرۆریستیەکانی ئەلقاعیدە و دواتردا هەم ومانە مەشهدی سیاسی عێراقیان زۆر ئاڵۆز کردووە ویان لێکردووە کە ئەم ئاکامی بێکە ئێستا ئەیبینینوە جارێکی تر پشتگوێخستنی دەستور و جێبەجێ نەکردنی و هەوڵدان بۆ خۆسەپاندن و دووبارەکردنەوەی تەجروبە و ئەزمونە تاڵەکانی پێشووتر ئەمەش ئەجێکی کاریگەریکی تر بۆ لەوەی دۆخی عێراق بەم ئاراستی ئێستادا بڕوە. ئێستا سەر ڕاوی دەستورێکی باشمان لە عێراقا هەیەوەیەکێ لە جوانترین دەستورەکانەکە بە شاهدی زۆرێک لە یاساناسان و دەستورناسان و بەشداری خەڵکی بەتوانا لە عێراقا لەسەر ئاستی خوالی خوشبوو و جەنابی ئیمام جەلال و زۆرێکی تر لە سەرکردەکانی کورد بەشداریان کردووە خەڵکی عێراق بە ڕێژەی لە 1970 زیاتر دەنگی لەسەری داوە بە بەڵێەوە ئەمە جێبەجێ بکرێت بێگومان عێراق بەم دەردەن ئەگەیشتە زۆر جار ئەبیسین لەمدا و لە باس لە هەموارکردنی دەستور ئەکەن بێ ئەوەی باس لەوە بکەن کەوام دەستورە خۆی جێبەجێ نەکراوە تاکو کێشەی هەبێت کێشەوەی کە جێبەجێ نەکراوە. ئێستش نەخشە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق بە تەسەوری من هەر دەستوری عێراقە گەڕانەوەی بۆ دەستور پابەندبوونە پێی عێراق دەبا بەرەو کەناری ئارامی و بەرەو چارەسەرکردنی کێشەکان و بەرەو بەشداری پێکردنی پێکاتەکانی عێراق. ئەوە ئێستا لە ناو مەشهدی سیاسی عێراقدا دەبیندێ و لایەنێک بێ خۆی بسەپێنێ بەسەر لایەنەکانی ترا و هەموو دام و دەستگا دەستوری و یاسایەکانی عێراقمی تووشی ئیفلیج بوون و لە کارکەوتن بێ ئەمە کارێکی قورسەوە لەوانەیە سەر نەگرێ لەبەرەوە گەڕانەوە بۆ دیالۆگی نیشتیمانی گەڕانەوە بۆ حیوار و گفتوگۆ ئەوە چارەسەری ئەساسی و بنەڕەتیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق لە بەرواقعی عێراق. باشە ئەوە پێیان وایە ئەو ینی ئەو لایەنە پێی وایە کە ئەوەی کە لە ساڵانی ڕابردووە لە دوای پێکهێنانی حکوومەتی عێراق لە ساڵی 2005 و پەسەندکردنی دەستور ئەڵێت دەستور و یاساکان ڕۆڵیان نەبووە لەوەی کە عێراق بە شێوەیەکی باش ئیدارە بکرێ حکوومەتێکی باشە بێ لە عێراقا خزمەت گوزار بێ بۆ هاوڵاتیەکانی خۆی ئەوان تێڕوانینیان ئاوایە بۆیە ئەڵێن دەستور با گۆڕانکاری تیا بکرێ خۆت پێیان وایە کە ئەبێت گۆڕانکاری لە سیستمی سیاسیا بکرێ بەم شێوازەیە کە ئەوان باسیەکەن نەخێوانە ینی ئەگەر لە عێراقدا من پێشتروتم حکوومەتەکان و کابینەکانی پێشووتر شکستیان هێناوە لە خزمەتکردنی عێراق شکستیان هێناوە لەوە دەستور جێبەجێ بکەن شکستیان هێناوە لەوەدا لەم وڵاتە دەوڵەمەنی عێراقدا عێراق وڵاتێکی کەم نییە عێراق خاوەنێکی سەرۆت و سامانێکی گەورەی ژێرزەوی و سروشتیە خاوەنی توانایەکی گەورەی مرۆییە یعنی
عێراق لە ڕووی جوگرافیاکەی و خاکێکی بەپی تا ئێستا چەندە وشکە ساڵی و ئەمانە هەیە لە ڕووی سیاحەی دینی و ئەمانە و بوونی مەرقەدەکانی شیعە ئەمانە ساڵانە ملیۆنەها کەس لە وڵاتەکانی ترەوە دێن یعنی ئەمانە هەموو فاکتەری گەورن ئەم وڵاتە دەوڵەمەنە ببێ بکەی بە وڵاتێک وەکو بەهەشتێک بێ بۆ خێر و خۆشی و بۆ هاوڵاتیانەکانی دابینی بەڵام بەداخەوە ئەمەیان نەکردووەوە ئەم هێزوو لایەنانی کە ئێستا ئەم ئیدعایانە دەکەن هەمویان بەشدار بوون لەم کابینی حکوومەتاندا هەمویان یعنی هەموو ڕوونتر بڵێم هەموو پێکاتەکانی عێراق بە کوردیشەوە بە شیعە و سونە و کەمینەکانیشەوە پشتی ئەگەر سەرکەوتن بێ شکست بێ هەر کەس بە گوێری خۆی بەشی ئەەکەوێت لەو شکست و سەرکەوتنەدا ئەوانش کەوادڵێن خۆشیان لەو شکستدا مەسئولیت و بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆیان نەک بیخەن بەسەر خەڵکی ترا خێرە تۆ لە چەند ساڵی ڕابردوودا بەشدار بوویت لە بەڕێوەبردننی عێراق وەزارەتی زۆر گرنگی لا بووە وەزارەتی خزمەتگوزاریەکانیان زۆر لا بوو بەڵام ئێستا بێ شکستەکە بخیتە سەر خەڵکی ترا خەڵکی عێراق باوەڕەکە بەمە ینی ئەمڕۆ خەڵک هۆشیارە بە حکومی ئەو پێشکەوتنە گەورانی کە لە سۆشیال میدیا و میدیاکان و هەموو خەڵکێک ئاگای لە چیەتی چی دەگەوزارێەوە ئەمڕۆ شتێک نەماوە بەنهێنی بێ و شاراوە بێ لە خەڵک هەموو خەڵک ئاگای لێتیدا لە هەموو شتێکی ورد و گەورە و بچووکەوە خەڵک ئاگاداری ئەمەیە لەبەرەوە گەڕانەوە بۆ عەقڵ و مەنتیق بە لۆجیک بە هەستکردن بە مەسئولیەت و خوێندنەوەی ورد و واقعیانە بۆ ئەم واقعی کە عێراق تێدایەتی ئەوە بۆ شێوە دەتوانین چارەسەری ئەوە بکەین نەک هەڵبین بە جوڵاندنی شەقام و تۆمەت بەخشینەوە و خۆسەپاندن ئەمانە نامانگەێنێت بە هیچ ئاکامێک و واقعی عێراقیش وەکو جەنابەت ئاماژەت پێکرد یعنی بوارێک نەماوەتەوە بووین لەوانەیە تەحمولی زیاتری ئەممان و ڕوو نمایشکردن و میدیا و تەسعید و ئەمانە نەگرێ خەڵکی عێراق زۆر ماندووە لە چەند ساڵی ڕابردوو لە شەڕەکانی تیرۆر شەڕی تائیفی کێشە و ململانیە گەورەکان هەموومە دەخوازیم کێشانە بەرەو چارەسەرکردن ببرێەوە خەڵکی عێراق سوودمەندە لە سەرۆت و سامانی عێراق ئێستا هەردوو لا پێداگرن چ چوارچێ هەماهەنگی چ سەرۆکیەکان لەسەر داواکاریەکان ئەوان بە شەقام ئەڵێن ئێمە لە ڕێی دیالۆگ لە ڕێی پەرلەمان و لە ڕێگەی ئەوەی کە بتوانێت دانیشتنی پەرلەمان بکرێەوە دواتر لەوێ باسی ئەم بابەتانە بکرێ نەک لە ڕێگەی شەقامەوە ینی دیالۆگی نیشتیمانی ئێستا ئەگەر لە نێوان لایەنەکانە ئەنجام بدرێت ئەمان گەێنێتە دەرەنجامێکی باش بەتەئکید هیچ ڕێگایەکی تر و هیچ چارەسەرێکی تر نییە بۆ عێراق و عێراقیەکان غێری دیالۆگی نیشتیمانی لە ماوەی ڕابردوودا زۆر پێشنیار مبادرە دەست پێشخەری کراوە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخی عێراق سەر ئاستی کورد لە سەر ئاستی لایەنەکانی تر لەوانێ سەر ئاستی دەرەکی و ئیقلیمیش هەوڵ و وەساتات دراوەی ئەم کێشە و قەیرانانە ئەم بجهەد نەزارە جیاوازانە لە یەک نزیک بکرێتەوە ئێمە وڵاتێکی پەرلەمانین سیستەمی عێراق سیستەمێکی پەرلەمانیە هیچ هێز و لایەن و پێکاتێک ناتوانێت بەتەنیا حکومڕانی عێراق کاوە ئەجندەی خۆی بەسەر لایەنەکانی ترا بستەپێنێ ئەمە واقعی عێراق و عێراقی ئەمە دەخوازێ عێراق ئەمە تەجروبە تاڵەکانی عهدی دیکتاتۆریمان هەیە لە عێراقدا یەک کەس حکمی عێراق کرد چی بیستایی کرد و باقیکی تر ئەگەر هەچی بووتایە مەحکوم بوو بە ئیعدام ئەبوایە سەری خۆی هەڵگردایە لەم وڵاتە بڕوە شاهیدەکانی گۆڕە بە کۆمەڵەکان بەکارهێنانی چەکی کیمیاویەوەی بەرامبەر بە کورد کراوە ئەمانەی هەموو کردو و سەرکەوتوش نەبوو تێیدا ئەتوێ بگەڕیتەوە بۆ ئەو ئاراستە بۆ حەل ئەوە شکستی هێناوە و جارێکی تر کۆمەڵگای نێودەوڵەتیش و واقعی تازە ناوچەکەش ئەوە قبول ناکە بۆ ئاراستە تەعامل لەگەڵ کێشە و ململانەکانێک ئەبێ بە ئاراستی حەل ببرێت مادام ئەم سیستەمە پەرلەمانی لە عێراقدا هەیە ئەبێ هەموو بەشداری تێ بە حیوار چارەسەر بکرێت ئەبێت هەموو لایەنەکانی عێراقیش ئێستا خواستێکەیە هەموو هەستی کردوکەوە عێراق حکوومەتەکان شکستیان هێناوە هەموو کەسێک دەخوازێ هەموو کەسێک جەماوەرەکەی هەموو حیزبولایەنێک لێی دەخوازیە بێم کێشانە چارەسەر بکرێت ئیتر کاتی ئەوە نەماوە ئەو گەندەڵێکە ئێستا عێراق بەداخەوە بە گوێرەی راپۆرتەکانی شەفافیەتی نێودەوڵەتی لە ئاستی لە ریزی یەکەمی وڵاتە گەندەڵەکانی نیترە دەنگی داوەتەوە لە هەموو دنیا ئەمە شەرمەزاریە بۆ هەموو هێزەکان دەکرێت ئەمە چارەسەر پێ مادام ئەم خواستە هەیە لەلایەن خەڵک لەلایەن هێزە سیاسیەکان دەکرێت ئەمە لەسەر میزی مفاوەزات و توێژ و دیالۆگی نیشتیمانی چارەسەر بکرێت باشە ئەم کاک بورهان پەکخستنی دامەزراوە یاسایەکانوانی بڵێن یاسا تەشریعەکەن وەکو پەرلەمان
پەکخستنی بڵێن دادگای فدرالی بڵێن پەکخستنی جاری وا هەیە حکوومەت لە ڕێگەی خۆپشاندانەوە ئەمە ڕێگە چارەیە بۆی کە عێراق دەرباسکات لەوەی کە ئەگەر باسی لە گەندەڵی بکەین باز لە نەبوونی شەفافیت بکەین باز لە حکوومەتێکی باش نەکەین ئەم ڕێگە چارانە دەری ئەکات لە مەسەلەیە نەخێر خۆی دیموکراسی مافی خۆپیشاندان و ناڕزایی دەربڕینەمە حەقیقی ئاسایی هاوڵاتیانی عێراقەوە دەستوری عێراقیش لە بەندەکانیان ئەو مافەی بۆ خەڵکی عێراق فراهەم کردو کە بە ئازادی ڕای خۆی دەربڕێ ڕای خۆی بڵێ بێەوەی هیچ ئاستەندێکی بۆ دەستێ بۆی لێپەرسینەوەی لەگەڵا بکرێ بەرامچی لە سنووری یاسادا تۆ خۆپیشاندان لە شوێنێکی دیاریکراودا دەکرێت داخوازیەکانە دەنووسیت پێشکەش بەلایانی بە پەیوەندیدار و بەرپرسی دەکەی لە ناوچەکەدا لە شارەکەدا چاوەڕێی چارەسەرکردنی دەکەی بەڵام پەلاماردان بۆ سەر دام و دەستگاکانی تەشریعی مەجلیسی نوابی عێراق بینمان لە ماوەی ڕابردوودا خەڵک لە ناو لەسەر دەرگا و لەسەر هۆڵی کۆبوونەوەکان نێرگەلەیان دەخوارد و سوکایەتیان پێدەکرد و ئەوەی لە دوێنێ و پێری ڕۆژانی ڕابردووترا بەرامبەر بە دادگای باڵای عێراق و دادگای فیدراڵی عێراق ئەمانە ینی جۆرێکە لە فشار و دەکرێت بە شێوازی جوانتر و بە شێوازی یاساییتر تعبیری لێ بکرێت نەک بە فەرزکردن و بە خۆسەپاندن و ئەوەی بێ بە جۆرێک لە هەڕەشە بۆ سەر ئەمدام و دەستگانە تۆ لە وڵاتێکدای سێ جمگەی دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزائیمانەیە ئەمجا دەسەڵاتی چوارەمیشکە میدیایە دەسەڵاتی قەزایی ئەبێت دەسەڵاتێکی بێلایەن بێت لە زمینەیەکی ئارامدا کارەکانی خۆی بکات چاودێری دام و دەستگاکانی دەوڵەتکەوە تێوە نەگلێنرێ بە کێشە و ململانیە سیاسیەکان لە ماوەی ڕابردوودا بینمان لەسەر زۆر کێشە و قەیرانی گەورە لە عێراق کە هەبوو لە نێوان لایەنە سیاسیەکاندا دادگای فیدراڵی عێراق بە سەترێک بە چەندی ڕێک یەکلایی دەکرێت لەسەر مەسەلەی ئەوە ڕخنێکی ڕوبەڕووی دادگای فدرالی کردبووە کە ینی بە تایبەتی سەدرەکان ئەو قسەیان ئەڵێن دادگای فدرالی بە سیاسی کراوە ناتوانێت ڕۆڵی خۆی بینێ ئەو قسە باسانش کراوە ینی باس لەوە دەکەن کە بەڕێز فایق زەیدان سەرۆکی دادگاکە چەند جارێک لە کۆبوونەوە سیاسیەکانە بەشداری کردووە وەفدی دەرەوەی دیوە وێنامی دیوە ئەمە پاساوەکانیانە بۆی کەوا تێوەگرا بەڵام ئەویش یەکێکە لە دەستگا باڵەکانی عێراق ینی لە سنوورێکی دیاریکراوە دەکرێت ئەو پەیوەندیانێ بێ بەڵام تێوە نەگەلێندێ بە کاروباری سیاسی مەسەن بەرەمبلایەکی تریشەوە تۆ مەسەن دوو کێشەی نمونەی دیارت بۆ بێنەوە هەلم فترەی لەم هەڵبژاردنانەی دوای دەیدەی 2022 کێشە بوو دادگای فیدراڵی یەکلایی کردەوە ئاکامی هەڵبژاردنەکان بوو یەکەم جار ئاکامی هەڵبژاردنەکان لە بیرمانە ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی بە ئەنجامەکان ڕازی نەبوون هەمومان لە بیرمانە چەند مانگێک لەبەر دەرگاکانی ناوچەی سەوز مانیان گرت پخێمان نەڕۆیشتنەوەیان ئەبێ ئەم ئاکامانە پەسەند نەکرێ بەڵام دوای مفەوەزەت پەسەندی کرد و دادگای فیدراڵیش پەسەندی کرد خۆمە دژ بە ئیتاری تەنسیقی بوو ئەو کاتە بۆ دەنیان نەکرد بڵێن ئەمە سیاسیە و کە لە بەرژەوەندی ئەوان بێ بێلایەنە و ئاسای بەڵام ئەگەر هەنگاوێکی تر بنێ نەخێت بەڵام کەوێتە مەسەن سەرۆک کۆمارەوەی سولسی مععەتەلی پێدرن لەوانە بە ئاراستێکی تر بڕیاریان داوە ئەوان خۆیان ڕێنین بێلایەنی کارمان کرد ئەمان لە دژی لەوانەیە سەدر بە دژی خۆی بزانێ بەڵام تۆ ئەم دوو نمونە بێرە جارێک خارێکی دا لە بەرژەوەندی ئەم جارێکی تر دایەتی لەگەڵ ئەم لاکەی ترا بۆ لە ململانیەدا ئەمە لەبەرەوە ناکری یانی تۆ بڵێ تاوانباریان بکەی بە لایەنگیری و تەرەفداری بۆ لایەنێکی سیاسی باش چوارچێوەی هەماهەنگی بڵێن کاندیدێکی هەیە بۆ سەرۆکی بۆ سەرۆکوەزیرانی داهاتوو بۆ حکوومەت کە بەڕێز محەممەد شیع سوودانیەک کە تا ئێستا ژەر ینی پاشەکشەی نەکردو لەوەی کە ئەو کەسە بکشێنێتەوە لە بەرامبەر سەدرەکان ئەمەیان پێ باش نییە ینی ئەکرێت چوارچێوەی هەماهەنگی ینی تەنازول لە کەسێکی وا بکات بۆی کە بتوانێت بڵێن ڕێچکەی دانوستانەکان بگەڕێتەوە سەر خۆی و لەگەڵ سەدرەکانە هاواهەنگی بکەنەوە یاخود ئەگەر ئەمەش بکە هەر سەدرەکان بەردەوامە بن لەسەری بەردەوام لە ڕخنەکانیان بڵێ ئەوەی تا ئێستا بین ڕوتی سەدر هەموو توێژ و هەموو ئەو پێشنیار و مبادرانی کە خراوەتە ڕوو لایەن هەموو لایەنەکان و لایەن هێزە سیاسەکانی تریشەوە
ئەمیان ڕەت کردەوە ئامادەی وت وێژنین لە چەند ڕۆژی ڕابردوودا هەمومان شاهدی ئەوەینەوە کێشە گەورەکەی دوای ئەمە لەم وڵاتەداین چونکە وتم پێشترتم یەک لایەنی سیاسی باڵادەست نییە وە سەدرەکانیش نیوەزائیدێکی پەرلەمانی عێراقیان نهێناوە بۆ خۆیان بتوانن ئەوە فەرزکەن بەسەر هەموو لایەنەکانی تری عێراقدا لە بەرەو ڕێگە چارە هەر حیوار هەر دایالۆگی نیشتیمانیەوە ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کاک بابڵ سەرۆکیەتی نیشتیمانی کوردستانی پێشنیاری کرد لە چەند ڕۆژی ڕابردوودا کە زۆر ئاراستی گرنگی تایە ئەوانەی کە جەنابەت پرسیاری کرد لەسەر هەمووی لەسەر چاکسازی لەسەر پابەندبوون بە دەستور لەسەر پابەندبوون بە میراتی مام جەلال و کولتوری مام جەلال لە دیالۆگی نیشتیمانی و ئەمانەدا چاکسازی پابەندبوون بە دەستورەوە دەکرێت لەگەڵ ئەم ڕێگایانەوە ئێمە بتوانین کێشەکانی عێراق چارەسەر بکەین مەسەن بۆ مەسەلەی محەممەد شیع سوودانی ئەگەر دەرگای دیالۆگ و حیوار بکرێتەوە دانیشتن بکرێت بۆ قابل نییە بیگۆڕن یعنی ئەمانە هەمووی قابلی ئەوەن کەوا چارەسەر بکرێن و هەموو لە هەموو ئاستی عێراقا زۆر خەڵکی بەتوانە هەیە بتوانێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ سەرۆک کۆمار بێ بەڵام ئەمانە هەمووی لە ڕێگەی حیوار و دانووسان و دیالۆگەوە نەک لە شەقامەکانەوە و بەدەر لە ڕێکاری یاسایی و دەستوری باشە من دوا پرسیارمەکەم ئەکرێ بڵین ڕوتی سەدر دوای کشانەوەی لە پەرلەمان ئێسایتر ڕێکارێکی پەرلەمانی یاسایی نەماوە بۆی کە بتوانێت لە ڕێگەیەوە ئەو بابەتانی کە خۆی هەیەی ئەو داخوازیانی کە خۆی هەیەی بیسەپێنێ چکە تۆ لە پەرلەمان پاشەکشێت کردو ئەگەر حکوومەتیش پێک بهێنرێ ینی تۆ ناتوانانی دەنگی پێبێ نەبەتەکیید خۆ سەدر پاشەکشەکان من لە یەکەم دقەکانی کشانەوەکانی ژاو کە کشایەنەوە و ئیستیقالیان کرد متەفائیل نەبووم بۆی کەوان لە پرۆسیجا وتم ئەمە مەسجێکەدایان ئەمان ناشنەوە لە ماڵەکانی خۆیان دانیشن ڕۆتی سەدر و تعتیلی عملی سیاسیەکەنەوە مەسجێک بکە نەیانتوانی حکوومەت پێک بێنن تر ئەو پاساوانی کە خۆیان هێناویانێتەوە بۆ ئەوان بێدەنگ نابنەوە ئەو مەوج و شەپۆلەی کە خەڵک سواری بوون و بەکاری دەهێنن و ئەمەش ئاراستێکی باش نیە هیوادارم یعنی بتوانن لە ڕۆژەکانی داهاتوودا و دوای ئەوەی کەوا خۆپیشاندانەکانیان لە بەرگرمدا دگای فیدرال لە بگەڕێنەوە بۆ حیوار و دانووسان چونکە هەر ئەوە ڕێگە چارەسەری گونجاوە بۆ بەڕێوەبردننی عێراق و هیچ هێزێک ناتوانێت بەتەنیا ئیرادەی خۆی بسەپێنێتەوە بەسەر عێراق و عێراقی دەستەکان نەخۆش زۆر سپاس بۆ بەڕێز بورهانشێخ نووسەر و چاودێری سیاسی کە ئەمڕۆ لە ئەستودەکانمان لە بانی کورسات نیوز ئامادەبووی بەخێر بێ سەرچاوان سپاس بۆی بەش بەخێر بێ